بەڕێز کارنەواف سەرۆکی یەکێتی پیاوانی خاوەنکاری تورکی عراقی کە سەردانی شاری سلێمانی کردووە و هاتۆتە بارەگای یەکێتی هاوردە و نانکارانی هەرێمی کوردستان بە مەبەستی ئەوەی کەوە هەموو وەفدە بازرگانیی وڵاتی تورکیا لە مێرسین کە هاتوونەتە هەرێمی کوردستان ئەیانەوێ لە چەند ڕوویەکەوە پەیوەندی بازرگانیەکانیان لەگەڵ هەرێمی کوردستان بەهێز بکەن و یەکێ لەوانە ئەیانەوێ ئاڵوگۆڕی بازرگانی نێوان هەرێمی کوردستان و وڵاتی تورکیا زیاد بکەن کە ئەم ساڵ قەبارەی چەند بووە ساڵی ئایندە بتواندرێ قەبارەکەی زۆر زیاتر بکرێت و دووەمیان ئەوەیەکەوە بەڕێزیان هاتوون لە نزیکەوە لەگەڵ ئێمە دانیشتنەکەن و بانگێشتمانەکەن بۆ شاری مێرسین لە مانگی 5 کۆنفرانسێکی گەورە ئەکرێ و ئێمە سوپاسیانەکەین و هاتنیان دەورێکی کاریگەری هەیە بۆی کەوە جوڵەی بازرگانی لە هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتی تورکیا بەرەو باشی بڕوات و زیاتر خەبارەکە بەرز بێتەوە و لەگەڵ ئەوەشدا بتواندرێ پەیوەندیەکانمان زیاتر بەتین بکەین و بەڕێز کاگنواف سەردانەکانی بەردەوامە لەگەڵ هەرێمی کوردستان و مێرسین لەگەڵ هەرێمی کوردستان ئاڵوگۆڕە بازرگانیەکانی بەردەوامە و لەگەڵ ئەوەشدا ئێمە هەوڵ ئەدەین پەیوەندی بازرگانیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دەرەوە زیاتر بەهێز بکەین بە تایبەتی لەگەڵ وڵاتە دراوسێکان وڵاتی جمهوری تورکیا و وڵاتی جمهوری ئیسلامی ئێران و ئێمە خۆشحاڵین کە ئەمڕۆ ئەم وەفدەی وڵاتی تورکیا لە شاری مێرسینەوە هاتوونەتە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کەوا بتواندرێ بەیەکەوە پەیوەندیەکان زیاتر بەهێز بکەین و لەگەڵ ئەوەشدا بتوانین و بەرهێنان لە هەرێمی کوردستان بەرەو پێشەوە بڕوە و ئەمان ئەیانەوێ لە نزیکەوە لەگەڵ کارخانەکانیش وتوێش بکەن بتوانن هاوشێوەی کارخانانەی وڵاتی تورکیا لە هەرێمی کوردستان دادا بمەزرێ و بتوانین ئێمە لە هەرێمێکی بەکاربەرەوە ببین بە هەرێمێکی وەبەرهێنەر چونکە بەڕاستی هەرێمی کوردستان تا ئێستا بەکاربەرە هەر کاڵای دەرەکی دێ بەڵام لەمە دووە ئێمە قۆناغی ترمان هەیە بتوانین هەرێمی کوردستان بکەین بە هەرێمێکی وەبەرهێنەر چونکە ئێمە هەرێمی کوردستان خاکێکی بە پیت و بەرەکەتی هەیە لە بواری کشت و کاڵدا و لە بواری پیشەسازیشدا ئێمە دەورێکی کاریگەرمان هەیە ئەتوانین بەرەو پێشەوەی بەرین و ئەو کارخانانی کە هەیە ئێستا زیاتر بتواندرێ هاوکاریان بێ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کەوا بتوانن کارخانەکان بەرهەمیان زیاتر بکەن و بتوانن کارخانەی تریشدا بمەزرێندرێ بە کارخانەی استراتیژی لە هەرێمی کوردستان پێویستمانە بتوانین بەرهەمی خۆماڵی خۆمان بەرهەم بێنین بتوانین ئەو بەرهەمە بۆ ناو هەرێمی کوردستان و عێراق زیاتر دابش بکرێت و دوای ئەوەشکەوا زیادە بوو لەو بەرهەمە بتوانین بازاڕی بۆ دروستکەین لە دەرەوەی وڵات بتوانین ئێمە لە هەرێمێکی بەکاربەرەوە ببین بە هەرێمێکی وەبەرهێنەر چونکە بەڕاستی هەرێمی کوردستان تا ئێستا نەیتوانی وە بەرهەمێکی سەرەکی دروست بکە بینێرێتە دەرەوە بۆیە لە ئێستاوە جوهود ئەکرێ سەرڕایەوەی کەوا ساڵانی پێشوو کەوا ئێمە هاوردەی کاڵامان کردووە کە لەمە دوا هەوڵ بدەین ئێمە بەرهەمی خۆمان هەناردەی دەرەوە بکەین بۆیە بە پێویستی ئەزانین ئەم وەفدانە پێشوازی لێ بکەین و هانیان بدەین لە هەرێمی کوردستان بتوانن کاری هاوبەش لەگەڵ کۆمپانیاکان بکەن و بتوانن هاوشێوەی و کارخانانی وڵاتی خۆیان بێنن لە هەرێمی کوردستان دابمەزرێنن تاکو ئێمە بتوانین بەرهەمەکانمان زیاد بکەین و بەرهەمەکانمان هەناردەی وڵاتانی دەرەوە بکەین. زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێزیش کە ئامادە بوون و بەڕێز کاگنواف فەرموو ئێستا مەبەستی سەردانەگەشی کە من باسم کرد زیاتر ئەی خاتە ڕوو. بەیانی باش ئەم گەلێک سپاسی خۆ شێخ موستەفا راتشێنج بۆی بێ میوانداریاوی ڕاستی ئەم زەفکی خۆشن ئیرۆ لە هەرێما کوردستانی لە باژارە سلێمانیەنە ئەم دخوازن ئینشاڵڵا ئەمێ کۆمەلاوانە و تمامێ پیشەساز و کارسازێ هەرێما کوردستانی و عێراقی ئەم داوەتی مێرسینێتکن ئینشاڵڵا لمانگە پێنجا لە مێرسینێ لوتکایەکە مەزنم چێتکن هەم وەزیری کوردستانی رئیسی کوردستانی رئیسی تجارەتی و پیشەساز و کارساز ئینشاڵڵا وەرن بەرین هەمە پێنج لوتکە چێکردن دۆ مێرسینێ یەک لە ئیزمیرێ و یەکژی تۆژی لە ئەربیلێ مە چێکردن ئینشاڵڵا ساڵی پێشدا ئەم دخوازن لوتکەکێ ئەم لە سلێمانیەجی چێکن و یادی توازن هەدەفەمەی ئیساڵ
کرین و فرودنا نقابه ما هرما کردستان دخوازن گود دقات بی بار نزدیک 10 میلیارد دلار چه بو انشالله دخوازن هدف ما انشالله 20 میلیارد دلار کرین sadece فرودنا هرما کردستان و عراقی و هدف ما 2023 انشالله 50 میلیارد دلار کرین و فرودنا نقابه ما هرما کردستانی و تمام عراقی انشالله دوی جبوی برانجی ام خباتا ما چه دوی هم هرما کردستانی و هم تمام عراقی و تمام ترکیجی ام دیسا سپاسی خواه شکل شیخ مصطفى را تشيرنج بوي ميفانداريوينا وام خدمتا هرما كردستاني وخدمتا عراقي دنا وخدمتا تركي دنا بوي هم دوستانيا ما زياده به هم تجارتها ما زياده به وزانو وقت تجارت زياده به دوستانيا ما بهتر زياده به وديرو دنا جيراني ما تركي درب حمقه دا تجارتها ما يا مازن بهرما كردستاني وبعراقي ريا ان شاء الله متخازن گوهي ابنا هي پیشترجي شبه کارساز و پیشسازی ما هم ورن هرما کردستانی هم هرنا باجاری عراقی دیجی متخازن گول لهرما کردستانی جی استثمار يعني شركه ما تركي و هرما كردستان تبدا بشركاتي لفر استثماري بكن لفر فابريكات شي بكن جويه كيجي ام تشغلن ودوباره اسباسيغو پیشکش یادکم ميت خوشيده خوش باش دست خوش كان شيخ استفرد بأماني صالح رابطوي في موضوع حوالي أوروبوري بازرگانی لهایی بکشتن چیکار تکابوت بله لسالی 2021 قباره آلوگوری بازرگانی نزدیکی 20 میلیارد دلار بو و لەگەڵ وڵاتی تورکیا نزدیکی 10 میلیارد دلار بوو لەگەڵ وڵاتی جمهوری اسلامی ایران نزدیکی 7 میلیارد دلار بوو باقی تری لە وڵاتانی تریشەوە هاوردەکراوە ئەو کاڵایانە و ساڵی 2021 زۆر باش بوو چونکە بەڕاستی لە ساڵانی ڕابردوو 2019 و 2020 بەهۆی کۆرۆناوە نەئەتواندرا بە شێوەیەکی بەرفراوان و کاری بازرگانی و جمزوری بازرگانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتان بکرێ ئەوە حتمەن لەگەڵ وڵاتانی جیهانیش هەر ئەوانیش بە شێوەیەک لەبەر کۆرۆنا نەئەتواندرا ئاڵوگۆڕە بازرگانیەکانی خۆیان بە شێوەیەکی بەرفراوان بکەن. سپاس ئەگەر ڕسم دەستی ئەوەش خۆش بێت سپاسانەکە وەڵا لای مە بەبایەک ڕسممان بگرێ ئاوە یەک دەقیقە ڕسمێکمان